ئێمە زۆر قەرزارین بە پێغەمبەری خوا، محتاجین بەم ڕاستمانەش مەولودی پێغەمبەر لەلایەن من و لەلایەن مسلمانانەوە شتێکی زۆر گەورەیە. من بەش بەنفسی خۆم هەموو ساڵێ شرکەتم کردووە وەلعەل لە کوردستانی ئێرانیشەوە هاتووم بۆ ئێرە، هاتووم بە خاتری گەورەی مەولود و محیبەتی حەزرەتی ڕەسوول ئەکرەم صلی الله علیه وسلم، هاتووم بۆ ئەمە ڕاستمە و زۆریشی پێ خۆشحاڵم و واش ئەحساس ئەکەم بەرەکەتێکی گەورە ئەگری لە مەولودیەیە، چون بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای خوای گەورە بۆ ئێمە پێغەمبەری خوا مەلاکە، چون بەڕاستی پێغەمبەری خوا گەورەترین بەشەرە لەسەر ئەم کوورە خاکیە و ئێمەش ئەبێ ڕێزێکی تایبەتی بۆ دابنێن و چون بەڕاستی مەدیونی ئەو پێغەمبەرین ئێمە، چون ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەبوایە ئێمە ئیسێ لەوانەیە ئەسەن مسلمان نەبووینایە. ئێمە زۆر قەرزارین بە پێغەمبەری خوا، محتاجین بەم ڕاستمانەش. ئەگەر ئەم ڕاستمانە بێ منێکی نەوعی لەوانەیە ئەسەن زۆر ئاگاهیم نەبێت لە مەسایلی شەریعەتی ئیسلام و دینی خوا و پێغەمبەر، بەڵام لە شوێنێکی ئاوایە لەمە ڕاستمێکی ئاوایە فێری دینە بم، فێری ئەخلاقی جوانە بم و پێغەمبەری خوا بۆ ئێمە ئەخلاق بووە.